ئەم کۆبوونەوەی تایبەتە بە هەوڵدان بۆ جێبەجێکردنی یاسای پاراستنی مافەکانی بەکاربەر لە 2010ەوە ئەم یاساوە دەرچووە بەڵام بەدەخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەو یاسایە جێبەجێ بکرێ مافی بەکاربەر پارێزراوترە بێ لە ڕووی خۆراک، لە ڕووی دەرمان، لە ڕووی کاڵا ئەو شمەکانەی کە دێتە ناو بازاڕی هەرێمەوە و دەستەیەکی باڵا دروست دەبێت لە ئاستێکی بەرز لە وزارەتەکان بۆ چاودێریکردنی خۆراک و دەرمان و ئەو شمەک و کاڵایانەی دێتە ناو بازاڕەوە و ئەوسا بەکاربەر مافی خۆیەتی سکاڵا تۆمار بکە، مافی خۆیەتی قسە بکە لەسەر کاڵاکان و لە ڕووی جۆرەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی نرخەوە ئەتوانێت قسەی لەسەر بکە. بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو یاسایە جێبەجێ نەکرا، ئەو دەستەیەش دانەمەزراوە. ئەوە تەنها هەندێک لیژنەمان هەیە و کاری زۆر باشیان کردووە لەسەر ئاستی تەندروستی، لەسەر ئاستی قایم قامێت، لەسەر ئاستی بازرگانی کاری باشیان کردووە لە بەدواچوون بۆ خۆراک و دەرمان و شمەک و کاڵاکان. بەڵام لە سەر ئاستێکی ناوەندی نییە کە لێژنەیەکی دەستەیەکی باڵا هەبێت بە دواچوون بۆ ئەو بابەتانە بکە. کەرتی تایبەت بەشدارە سەندیکاکان، کۆمەڵگەی مەدەنی و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەمانە بە هەموو لایەکمان کارەکەین بۆی بتوانین ئەم ڕاستپاردانەی کە لێرە کە لە ئەنجامی ڕاوبۆچوونی بەشدارەکانە بیگەێنینە وزارەت و بیگەێنینە پەرلەمان و بیگەێنە لایەنە بەرپرسەکان پەیوەنددارەکان.